کۆبوونەوە وتەی سەرکردە و سەرۆکی وڵاتانی عەرەبی و سەرۆکی ئەمریکا لە لوتکەی جەددا لە سوعودیا خاڵی بوو لە پرسی کورد و دۆزەکەی کە خاوەنی یەکێک لە قەیرانە سەرەکیەکانی ناوچەکەیە. لە قۆناغی بەر لە ڕاپرسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر بەهەڵا لە هاوچەشەکان حاڵی ببوون و نەیان دەتوانی وەبەرهێنان لەو دۆخە باشەدا بکەن کە ئەو کات بۆ کورد و پرسەکەی هادووە پێش. ئەگەر تەماشە بکەین لە ئێستادا وڵاتان وەکو جاران دەعم و پاڵپشتی و هاوکاری هەرێمی کوردستان ناکەن بە تایبەتیش عراق، چونکە عراق بۆ ئێمەمانان زۆر گرنگە. عراق تا ئێستا پەیتا چەند بڕیارێک دەردەکا و پێم وایە لە داهاتوش بڕیاری تونتر و ساریمتر بەرامبەر بە هەرێمی کوردستان دەردەکا کە ئەو بڕیارانە هەمووی بۆ حکوومەتی هەرێم دەبێتە سەر ئێشات. دەلالەتە یا بەڵگەیە لەسەر ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان خراپە و وڵاتان بە خراپی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن و پێم وایە لە داهاتوودا زیاتریش بەرە و زەعیفتر و خلۆلتر و لێژبوونەوەتر دەڕوە. ئێستاش بەڕای چاودێران یەک ڕیز نەبوونی کورد و پەرتەوازەی لایەنەکان پێگەی کوردی لاواز کردووە بە پێچاوانەوە ئەگەر لایەنە سیاسەکانی هەرێم یەکگرتوو بوونایە ئەوە دەکرا بە ئاسانی کورد لە کۆبوونەوە چارەنووسازەکاندا پەیامی خۆی بگەیان بایە و کاریگەری دروست بکردایە. خۆ ئێستا هەرێمی کوردستان دەتوانین بڵێن سێیەکی عێراقە بە پێی تەعداد و بە پێی قورسایی سیاسی دەتوانین بڵێن نیوەی عێراق شتێک کەمترە. ئەگەر هێزە سەرچیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی و یەکێتی یەکدیگر بانەوە ئەو ناکۆچەی نێوانیان سەفر بکردباوە پێگەی سەرۆ کۆماریان بەهێز بکردبا لە بەغداوە بڕیاری هەرێمی کوردستانەوە بەشێکی عێراق لەدەست سەرۆ کۆمار بە بەڵێ لە کاتی کۆبوونەوەکی هاوشێوەی جدداوە لە کاتی بابرێن هەر شتێشتر کە کاریگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێتن بەڵێ نوێنەرەکەی کوردیان بانگ دەکرد. یعنی ئێستا پێگەی مستەفا کازمی زۆر لاوازە نوێنەری هیچ دایانەگ نییە. لە بستویە خاڵی ڕاگەندراوی کۆتایی لوتکەی جەددا بۆ ئاسایش و گەشەپێدان بە وشەیەکیش باسی پرسی کورد نەکراوە لە کاتێکدا بەیەکێک لە چوار نەتەوە سەرچەکەی خۆرهەڵاتی ناوەڕاست هەژمار دەکرێت.